ئەمڕۆ کۆتا ڕۆژی 19یەمین فستیڤاڵی شانۆی کوردی لە سەقزە. پاش ئەوەی کە ڕۆژی دوێنێ سەرجەم چواردەکاری شانۆیی کە بۆ ئەم فستیڤاڵە هەڵبژێردرابوون کۆتاییان پێهات لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا، لەمڕۆدا کۆمەڵێک چالاکی تایبەت بە کۆتایی پێهاتنی فستیڤاڵەکە پێشکەش دەکرێت کە یەکێک لە بەشە سەرەکیەکانی ڕاگەیاندنی باشترینەکانی بەشداربوو لە بواری شانۆ لە فستیڤاڵەکەی. جا لەگەڵمان بۆی کە بزانن چی دەگوزارێت لەم چالاکیانە و باشترینەکان کامانن. جنسواره برای جنسواره حادثه بدون اینکه بدون شرط و شروطی که دیروز اشاره فرمودم و ما هم خواهش کردیم که اینا حتما مد نظر باشه. به حرمت شما در اینجا حاضر شدم و اجازه بدید من از خدمت رو مرخص خواهم شد. یەکێک لە باشترین شانۆنامە نووسەکان خاتوو گەزیزە عومەر دیاریکران کە بەڕێزیان پلەی سێهەمیان بەدەست هێناوە. گەزیزە خان یەخوا بە پیرۆزە بێ، ئەگەر پێم بڵێ ناوی شانۆیەکە چی بوو و بە کورتی ئاماژەیەکی بۆ بکەیت؟ سوپاس بۆ کورسات کە هەمیشە ئامادەبوونی هەیە. شانۆیەکە بە ناوی مۆسیقای سوورە. ئەلبەتە ئەم شانۆیە وەرگیراوە لە ڕووداوێکی ڕاستەقینە کە کاتی خۆی خانمێک لە تاران لە وڵاتی ئێران ئاماوەی 30 ساڵ چاوەڕێی خۆشەویستەکەی کردووە نەیبینیوە بە ناوی خانمی سوورپۆش. اینجا من هێناومە بە شێوەیەزێکی تر داڕشتنم بۆ کردوێتەوە و شانۆیەکی مۆنۆدرامیە. شانۆیەکە بریتیە لە ئەسەفی یاخود چاوەڕوانکردنی چاوەڕوانی کە چەند بە ئازارە بۆیە ئەبێ لە کۆتایە بڕیارێک بیرێ ئایا ژیان هەمووی چاوەڕوانیە. شانۆیەکەم ئێستا ئامادەیە بۆ نمایش لە شاری سلێمانی و من ئەم خەڵاتەم پێشکەش کردو بە ستافی کارەکەم سەوسەن عومەر، نەوژین محەممەد، بێستان سالار، شەهێن سابر، هەیاسی کوڕم کە هەمویان ستافی کارەکەن. دەستی جەنابیشی خۆش بێ. بەڕێزت بێگومان وەکو یەکێک لە ئەهلی شانۆ ئەزانێت کە شانۆکاران زۆرجان ئەناڵێنن بەدەست ئەوەی کە ئێمە کێشەی شانۆنووسیمانێ دەقی شانۆی کوردیمان کەمە. لا دوای گەزیزەخان ئەم کێشەیە ئەبێت بۆ چارەسەری لەکوێوە هەنگاو بنرێتەوە چی بۆ بکرێ؟ بەڕاستی ئەمە بۆ خۆی کراوە بە کێشەیەک دەنا کێشە نییە، چونکە ئێمە کە بمانەوە شانۆ بکەین ئەتوانین لە دەقی کوردیەوە کار بکەین. هەموو جارێ ئێمە کار لەسەر ئەوە ئەەکەین بۆ نمونە دەقێکی بیانی ئەهێنین بە هەموو شێوەیەک تێکی ئەشکێنرێت و ئەکرێ بە کوردی و کاری لەسەر ئەکرێت لەبەرەوەی دەقێکی جیهانیە. دەنا دەرهێنەرانی کورد ئەتوانن ئەو ماندووبوونەی لە تێکشکاندنی دەقێکی جیهانیا ئەیکەن بێن خۆیان ماندووکەن ئەگەر دەقەکە کوردی بێ هەژاریش بێ لاوازی بێ بەهێزی کەن بۆی دەقی کوردی بەهێز بێت. بۆیە من پێم وایە یعنی یەکێک لە خەسڵەتەکانی ئەم فستیڤاڵە جوانەکەی ئەوە بوو دەقی کوردی کاری لەسەر کرابوو، هەوڵی دابوو بۆ بەشداربوونی دەقی کوردی. بۆی هەمیشە وتومە دەق لە شانۆ لە دەقەوە دەست پێکات. ئەگەر دەقی کوردیمان نەبێ ناتوانین خاوەنی شانۆیەکی کوردی ڕەسەن بین. خۆشحاڵم کە من لە کۆی 49 دەق توانراوە دەقەکەم خەڵات بێنێ. گرنگ نییە بەلامەوە خەڵاتەکە لە هەر پلەیەکە بێ، گرنگ وەرگرتنی خەڵاتەکەی و لەوەش گرنگتر ئەم دەقە چاپ کراوە لە توی کتێبێکە. ئەوە ژمانەوەی ئەوە لەگەڵ 7 دەقی تری شانۆیە. بۆیە خۆشحاڵین ئێمە ئەمە دەقی هەموو ژنانی کووردە، هەموو دایکانی کووردە، هەموو ئەو دایکانەیە وەکو لێرەش باسم کرد کە کوڕەکانیان بە شیری خۆیان پەروەردە کرد بڵێن کاتێ ئێمە ژنان و کچانە بینین وەک مرۆڤ سەیریان کەین نەک وەک جەستەیان. ئەوە پەیامی منە. هەر سەرکەوتوو بیت. زۆر زۆر سپاس. زۆر سپاس. لە بەشی باشترین شانۆنامەنووسی بەڕێز مەریوان زەنگەنە شانۆنامەکەی توانی ئەم پلەی بەدەست بێنێت کە لە کەرکووکەوە بەشداری کردووە. پیرۆزت بێت کاک مەریوان. ئەم شانۆیە کە جەنابەت نووسیتە ناوی چییە؟ کورتی پێم بڵێ باسی چیەکە؟ زۆر سپاس بۆ ئێوە. شانۆگەرەکە ناوی گەمەیەکی دژوارە. ئەم شانۆگەریە هەڵبەت نمایش کراوە لە شاری کەرکووک و سلێمانی و هەولێریش بۆ
چەند جارێک لە ماوەی 2 ساڵە ئەم ناوەکەی جیاوازە وایە؟ ناوەکەی لێ جیاواز بوو ئێستا گۆڕیمە ناوەکەی هەڵبەت ناوە ڕاستەقینەکەی گەمەی کەرەکانە بەڵام من گۆڕیمە لێرە ئەم شانۆگەریە باس لەواکە کە مرۆڤ لە سروش دوورکەوێتەوە و لە سروشتی خۆی دوورکەوێتەوە و لە سروشت بە گشتی دوورکەوێتەوە ژیانی چەند تەنگە بێ و چەند تاڵ و ناخۆش و دژوارە بێت و لە لایەکی تریشەوە هەڵبەت باسی دەسەڵاتەکە کە چەند کەم تەرخەمە بەرامبەر بە خەڵکەکانی و بەرامبەر بەوانی دەوروبەری و ئەوانەی دەوروبەریش چەند کەم تەرخەمن بەرامبەر کە ئەوانەی کە سەرکردایەتی ئەو خەڵکاکەن و هەوڵ و کاریان بۆ ئەەکەن کەواتە کەسمان بێبەرینین لە هەڵەکردن و کەسمان بێبەرینین لەوەی کە تەنها خۆپەرست و خۆویستیمان تیا بێت. هەر سەرکەوتوو سپاس بۆ تۆ. شانۆمان لەم جەشوارە بەشدار بوون کە 19 جەشوارە بوو خەڵاتی دەق خەڵاتی ئاکتری خەڵاتی جلوبەرگ خەڵاتی دوای ئەوە دەرهینەری خەڵاتی سنۆگرافیامان وەرگرت و بە هیوام کە ببێ بێرین بۆ ئەو دیویش ژرا بڕوین. دوای لە چ شارێک لە باش ئێوە لەوێ نمایشتان هەبێت لە باشوور لە هەرێمی کوردستان؟ وەڵا قەرارەوە بووە کە لە ڕۆژهەڵاتە ئەوەڵ ژرا بڕین لە شارەکان دانەدانە بچین دوایەوە بین بۆ ئەودی و لە سلێمانی یان لە هەولیر لە هەر شوێنێک ئێمە پێما خۆشە کە بەشدار بن خەڵکی ئەو دیویش لە شانوەکەمان. وەڵا کولن کە کاری نواندن یعنی هەر نواندنێک ئەزمونهایەکی تایبەتی خۆی هەست بەڵام ئێمە لە ینی کولی بنەماڵی دوکانی خۆکوژین و ئەکیپی کاریەکەمان زۆر یەکدڵ و زۆر بە هەموو کات حاڵێکی باشەوە چوینە سەر تەمرین و پرۆڤەمانە کرد و هەر بۆ دەلیلیشە پێم وابێ هۆی ئەم خەڵاتانە ئەوە بێت کە هەمومان حس و حاڵێکی باشمان بوو و تەمرینەکانمان زۆر باشە شۆ بەرەوە. سەرکەوتووبی؟ فستیواڵەکەدا باشترین ئەکتەری کچ لە شانۆیی پردێک لە شوشە توانی خەڵاتی یەکەم بەدەست بهێنێت کە نارینی جەلیلیە نارینگیان پیرۆزت بێ پێم بڵێ لە پردێک لە شوشە تۆ ڕۆڵی کێ دوینی کە وات کرد داوەران پێم پسەلمێنی کە تۆ بە یەکەم کەس هەڵبژێرنەوە یەکەم ئەکتەری کچ. شانۆی پردێک لە شوشە بەسەراتی ژنێک ئەگەڕێتەوە کە لەم شانۆیەیە دوای پێشهاتنی یەکدانە قەزیە زندگی تەواو ژێر و ژوورە بێت بە جۆرێکە کە هەتا جیا لە نەخۆشی های جەستا کە بۆی پێشتێ نەخۆشی های ڕۆحی ڕەوانیەکی زۆر یەکجار زۆر دووچاری نەخۆشی پانیکە بێ و شتێکە قەزیەکە ئاوا ناخۆشەکە بۆ ئەم ژنە ئەوەیە کە خۆ کارە سادەکە کە ئەم تەجاوزەیە بەکنار کە قەزیەیەکی زۆر ناخۆشە ئەوەی کە بەڵێ وەلی ئەوەی کە دواییش باز هیچ کەسێک هیچ نەهادێک یاسایەک باوکێک کەسێک نییە کە لە پشتی ڕاوستێ ئەوەی کە باعثە بێت کە ڕۆح و ڕەوانی و ژنە تێکەڵ بێ و لە نەهایەتە بە ناخۆشی ئەکوژرێت بەدەستی باوکی. ئەم شتە شاید بڵین کە زۆر پێش هاتووە لە قەدیماوە ئالان کەمترا وەلی بەدڵنیاییەوە ئالانیش کە ئەلانە لە جێگاهایەک لە ئێرانی خۆمان و هەتا لە دەرەوەی ئێران ئیتفاقەکەوێت و بە خاتریەوەیە کە ئێمە زیاتر سعیمان کرد ڕۆحی ئەو ژنە کە جەستەی کە هیچ ئەتوانین بڵین مابوو هێشتا ڕۆحی بە تەدریج کە ئەمرێ لەو شانۆ نیشاندراوە و لە نەهایەتە جەستەشی بەدەستی باوکی ئەکوژرێ. هەر سەرکەوتووبی.
فستیڤاڵی شانۆی کوردی لە سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمڕۆ 25 نۆڤمبەر کۆتایی پێهات و ئەبینن هۆڵەکە چۆڵ بووە لەبەرەوەی کە باشترینەکان دیاری کران و شانۆکاران بە گروتینەوە خۆیان ئاماداکەن بۆی کە بتوانن بەشداری لە فستیواڵەکانی دیکەشا بکەن بە هیوای سەرکەوتن بۆ شانۆی کوردی. جوانی 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 مردین تۆ جوانی سێ ماچمدا تۆ هەر نەتزانی مردین 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 گولی باخانی هیلاک نیم و بوژم تایە هەر وەک بایانی سەفیان کێشان لا